لەم تەوەرەی بەرنامەکەمانە باسی فیلمی ئالووداکەین کە زانین هەتا ئێستاش هەتا ئەمڕۆژ فیلمی ئالوودا لە نمایشکردنایە کام فیلمە دەنگانەوەیەک و فیدباکێکی باشی لە ناو خەڵکا بۆ خۆی بەجێهێش کام فیلمە هەم لە نووسین و هەم لە دەرهێنانی سیروان محەممەد کە بە شێوەیە کاری لەسەر کرده بوو کە توانیمان ئێمە هەمومان لە ناو هۆڵی سینەمایە وەکو دەستپێکێک بڵین فیلمێک بوو کە کاریگەری لەسەر هەمومان بەجێهێشت ڕنگدانەوە فیدباکەشیەوە بوو هەر کەسێک کە چوو سێری و فیلمی کرد دوای لە تۆڕی کۆمەڵاتی خۆی پەیامێکی بڵاو کردەوە بۆ لەبەرەوەی فیلمەکە بەشێک لە ژیانی ئەوی تیا بووە هاوڕێتی تیا بووە ئەنجا ئێمە بە گرنگمانزانی هەمووکو دەستگای میدیای کورسات کە سپۆنسەری سەرەکی بەرهەمێنانی فیلمەکە بووە کە بڵین ئەم فیلمە چۆن بەرەم هاتووە چۆن کار لەسەر چیرۆک کراوە چۆن کار لەسەر ئەکتەر کراوە چۆن کار لەسەر سینۆگرافیا کراوە چۆن کار لەسەرەوە کراوە کە ئەم فیلمە بەردەوامی هەبێت نەک لە هەرێمی کوردستان نەک لە سلێمانی و هەولێر و کەرکووک بەڵکو لە گەرمیان بەڵکو لە ڕانێ ئەمانە کاریکەی بۆ کراوە کە بچێتە ئەوێش ببرێتە دەرەوەی وڵات ئەی ئەمڕۆژ ئێمە کۆمەڵە پرسیارمانەیە کە دەرهێنەری فیلمەکە لێرەیە کە خۆشی نووسەرە سیروان محەممەد بە خۆشحاڵیەوە کێچەکە لە هاوکارەکانیشمان لە دەستگای میدیای کورسات بەدەر لەم فیلمە سیروان یەکێکە لەو کەسانەی کە خۆی وێنەگرێک و چاوێکی جوانە بۆ بەرهەمەکانی تری کە ڕڵابردووە ئێمە هەمومان بینەری بوون و کارمانتیا کردووە لە دراما لە فلم لەوەی کە خۆشی بینینێکی جوانی هەیە ڕوویایەکی جوانی هەیە لە کاری هوەریا و ئێستا لە ستۆدی ڕۆژێک نوێ ئامادەیە کاکسیروان زۆر بەخێوێ بەیانی باش سپاس بۆ ئامادەبوون ئێمە سەرەتا زۆر دەستخۆشیت لێکەین کارێکی زۆر جوان هەم کارێک ڕنگدانەوەی هەبوو بۆی کە وەکو دەستگای میدیای کورسات شانازی پێوە بکەین وەکو خەڵکیش کە فیدباکی خەڵکە خۆیان ئەزانین کە چۆن باسی فیلمەکان کردووە حەزەکەم سەرەتا لەو پرسیارانەی کە خەڵک زۆر جار لای ناموەیە لە دەرهێنەرەوە جۆمان لێبێ چیرۆکی فیلمی ئالوودا چۆن ئەم چیرۆکە دروست کرد چۆن حەزت کرد بە شێوازی کاری لەسەرکە خۆشت دەرهێنانی بۆ بکەیت بانگتان باش سەرەتا بەس بیرۆکە بوو بیرۆکەی ئەم چیرۆکە دوایتر لەگەڵ هاوڕێی مۆنتێرم کاگڕێکەوت محەممەد باسمان کرد یەکەم کەس بوو کە پێم دوتم بیرۆکەی کوام هەیە تەنیا بیرۆکە بوو وتی زۆر باشە مەوەستە لەسەری ئیشی لەسەرکە دوایتر هەر عینەن شدە هەروەکو بیرۆکە لەگەڵ کاکشوان عەتوو باسم کرد گەیشتمە شوێنێکی یعنی یەکێک لە دیمەنەکان کە بۆم باس کرد یەکسەر وەستاوتی پلانە ئەمە وتی شۆکی تایە وتی مەوەستە بیرمە و شەوەی کە باسی ئەو هینەمانە کرد ئەو چیرۆکەمانە کرد یاری وازان بایر مونشن و پاریس سەن ژەرمان بوو ئیتر ئێمە لە یاریەکە داوڕاین کاک نەهرۆ سەیری یاریەکە یەکرد من و کاکشوان مابووینەوە کاکشوان هەرەی تۆپەڵی ئاڵتون بەدەستەوەیە یەک تۆپەڵ ئاڵتون بەدەستەوەیە بەردەوام بە لەسەری نەوەستی ئیتر حەزەکەم یەک شتیش بڵێم لەگەڵ کاکشوانە تاریخێکی کۆنمان هەیە هەمووکو برادەر هەمووکو پێم بەیەکترەڵین باوکو کوڕ لە گەنجیا تقریبا پێش 23 ساڵ پێشسا هەر شتمە نووسی و پیشانمەیە ئەیدڕان ئەی بڕۆ لە مەکتەبەکەی سنتەری گەنجان فڵان کتێبێ بیخوێنەرە و دانێکی ترم بۆ نووسەرەوە ئەخیرێن کە نووسیمەوەمەوە دەستخۆیتم ئەمە تەحەدای ئەو کاتەیە ئێمەوە دەستخۆ یعنی زۆر دڵخۆشکار بوو کە توانیم ئەوە بکەم لێ ڕازی بێت ئەیتر دوای بوو بە کردمان بە ترێتمنت یعنی چیرۆکەکەوان نووسیەوە دوایتر بوو بە چیرۆک دوایتر کردمان بە سکرێپتەکەم تاوا کرد و ئیتر لە کاتی نووسینی سکرێپتەکە مەسەڵەن ئەکتەرەکانم حازر بوو لە خەیاڵی خۆمە هەبوو مەسەڵەن بەنمونە کاکشوان هەبوو کە سایەتی بەمۆ لە خەیاڵی خۆمە هەبوو کە سایەتی مریەم هەبوو بەڵام بەداخەوە بڵین گۆڕانکاری بەسەرا هات کەسایەتی هەردی خۆی هەبوو زمناکۆ خۆی هەبوو ئەوانە هەمووی لە مێشکی منا هەبوو تاکە کەس کە قورس بوو بەلای منەوە باهۆز بوو مناڵەکە یعنی لە خاڵی خۆما هەبوو بەڵام نەم ئەزانی کێ ئەو تالێنتە کە لە تەمەنێکی ئەوە بچووکە 6 بۆ 9 ساڵ بتوانێت ئەو ئەکتینە بکە چکە قورس نووسی بوومەوە یعنی لە کەسم ڕانە ئەبینی ئەوە بکە
بە خۆشحاڵیەوە لە ڕۆژێکان چوون بۆ راپۆرتێک بۆ ئیشێکی کورسات ئیشێکی وازام خات و ئەژینکاو بوو ئەو مناڵم تیابینی ئێمە باکستەیجمان بۆ کردن بینیم یعنی بە دیالێکتی بادینی قسەیە کرد بە نەوعەگەی و بابۆ یعنی باوکە چڕکە و پیاهاو ئەیتر یەکسەر وتم ئەوە باوەزە ئێمە تقریبان 70 کەسمان هەبوو بۆ مناڵە 70 فۆتۆمان هەبوو بۆ ڕۆڵی ئەو مناڵە بەڵام نەوانەزانی ئەتوانێ بیکەیاننا بەڵام کە ئەو مناڵە هاو یەکەم دیالۆگ کەوتی یعنی ڕایگرتی نەومانی ڕاگرت جامد لەگەڵ تەقدیماتەکەمە بڕیارمان بوو پێشەوەی بچینە لای کاکسیروان ترایلەرەکە بڕۆ بەڕاستی من کە قسەمە کرد میوزیکەکان خستە سەیری ڕێگە و ئەو کاتێ لە هۆڵی سینەماکە بوو ینی هەست بە زوێنێکی زۆر ئەوەیە ئەوەی کە بینیشمانە بەلوی سەحرەگرت و پرسیارەوە با ترایلەرەکە ببینین ئێمە و بینەرانیش دواترە چینە لای کۆمەڵە پرسیاری ترفەر هەر کەسێک زلێشی دیایداکە تریشی بەر ناوم بە محمد حەمە کەریمە دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد کاک بەمەوە فەرموو بە سەرمان حەزەکەم ناوە لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لە بکشانە یاچۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی وەقتە دێنشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی چاودێریە دەرکەوتووە کە چۆن بە خادرمەکانی هەیتە خوارەوە ڕان ڕوومادانە ساغ بێتەوە بەسەرتا لە 6 ساڵ تەمبری پێیان نابێت ژیانم پیای بە شەرەفی و تۆم نەبینی دەستقالی تو چوی قمارکێت و ماڵە خۆگەڕێ عاشق چ پێویستێکی بە شەرەفە خافیز برادەری مناڵیم بێکە ترێلەری فیلمی ئالوودەمان بینی و پێما بە هەمومان بە گوێگرتن لەو میوزیکە کاریگەریەکی زۆر تیامانە دروست و هەر کاتە بە ئەم پرسیاری میوزیکە لە بەڕێزت بکەین هەڵبژاردننی میوزیکەکان و ئەو کەسەی کە میوزیکەکەی دانا بۆ فیلمەکە بەڕێزت باسی کەیت و وتت کە زۆر بە وردی ئیشی کردو جا خۆت باسی بکە ڕاستی لێرەوەمە زۆر زۆر سوپاسی مامۆستا نەورۆز حەسەنتەنیا بکەم کە سکرەپتەکەم بۆ نارد پێشتر تەلەفۆنێکی کرد وتی سیروان ئەوەنە سکرپتەکەم خوێنەوە وتی دیالۆکی هەمویانم لەبەرە وتی کەسایەتی بەمۆل لە ئەپارتمانتی خانۆکەی خۆمانە بینیومەتەوەت یعنی خۆم تیابینیەوە 100 جار ڕاستەکەی لەگەڵ کاک ئەحمەد ناتقا ئەوان تەنسیقان زیاتر بوو مەسەڵەن بۆ اختیاری موزیک یعنی ئەو کاک نەورۆزی اختیار کرد ڕاستیانە کاک نەورۆزێکێکە لەوانەی کە لەسەر ئاستی جیهانان ناوە مثلەن موزیکی بۆ ئەخیر درامای The Last of Us کردووە یعنی یەکێکە لەسەر ئاسیاوانی کە لە هۆلیوودا ئیشەکە ڕاستەکەی ئەوە دڵسۆزانە ئیشی تیا کردبوو کە فیلمەکەمان بۆ نارد 70 تراکی بۆ کردبوو 70 تراک موزیکی یعنی کە جوان لێگر سیر بوو بەلامانەوە زۆر سیر بوو یعنی ئەوت بەشێکە لە بەشێک بۆ خۆی نووسراوەوە بۆ کاک نەورۆز یان ئەوت خۆی نووسیوێتەوە یعنی لەگەڵ منە شەریک بووە لە نووسینەوەی سکرێپتەکەیە ئەمە تەنیا بە خوێندنەوەی سناریۆکە پێشتر خوێنەوەی بەڵێ دوای کە فیلمەکەی بینی بوو یعنی کە تەلەفۆنیە کردەوە ئەی سەری سوورما بوو ئەی پیشانی برادەرەکانم ئەمە لە میدڵ ئێست کراوە یعنی لە شەرقی ئەوسەتان فیلمە کراوە ئەوی 100 جار وتمە بەڵێ یعنی ئەوەنە دڵم پێخۆشە بم فیلمە هەرچیم کردووە بۆ هۆلیوود بۆ نازان بۆ ئەوروپا بۆ شەرق بۆ غەرب بەلایەک ئەم فیلمە بەلایەک دووبارە ئەمە زۆر زۆر سپاسی کاک نەورۆزکەمەوە کە زۆر زۆر دڵسۆزانە زۆر ئەکادمیانە زۆر پەرفێکت ئیشی موزیکی بۆ ئەم فیلمە کردووە کاک سیروان بۆ هەڵبژاردننی ئەکتەرەکان وەکو خۆت ئاماژە پێیانی ئێمە گەر جۆمان لە بینەر بوو بێ فیدباکی بینەرمان بینێڵێ ڕێزمان هەیە بۆ کاکشۆ عاتۆف ئەو لەم فیلمەیە کاکشۆ عاتۆفش
ڕنگدانەوەیکی کەی هەبووە کارکتەرەکانی کە ئەوت هەمووی وەکو خۆی بە شێوازێک هەڵبژێراوە کە کاری لەسەر کراوە جا پێشم خۆشە لەم فیلمەیە پێشوی دەستکەم بە کاری وێنەگرتن ئەمان ماوەیەک تێستی ئەکتەریانە کرد ینی نوانەکانیانە کرد بۆکو تێست ئەمە کارێکی زۆر باش بوو پێما خۆشە باسیەوەمان بکەین وەکو اختیاری ئەکتەرەکان زۆربەی وەکو باسم کرد خۆم هەم بوو یعنی لەسەر کەسایەتەکان خۆی نووسی بووم مەسەڵەن بەمەوە لەسەر کاکشوان خۆی نووسی بوومەوە زمناکۆ خۆی بوو مامۆستا کاردۆ بوو مەسەڵەن هەردی سەلامی هەردی خۆی بوو وەکوانەی ترکە هەڵمان بژاردن مەسەڵەن کاستینمان بۆ کردن بەڵام ئەو 12 ئەکتەرە سەرەکیە هەبوون حازر بوون ئەوەی کامە لێرە مەسەڵەن وەکو فیدباکی خەڵک کە پێمان گەیشتۆ ئەکتین لە ئاستێکی زۆر بەرزا بوو لەم فیلمە ئەمە لێرە سوپاسی کاکشوان کەم کە بێجگە لە کاری خۆی کە وەکو ئەکتین وەکو بەشدار بوو کارکتەری سەرەکیشە و ئەو ئەرکەشی گرتە دەست کە ئەکتین کۆچ بێ ینی ڕاهێنەری ئەکتەر بووە ئەکتەرەکانەوە کرد ئێمە مەرحەلەی پری پرۆداکشن ینی پێش وێنەگرتن تقریبا 3 مانگ بەس پرۆڤەمان کرد 3 مانگی ڕێک ئێمە پرۆڤەمان لەگەڵ ئەکتەرەکانە کرد ینی کە چوینە سەر سێت حازر بووین ینی هەموو ئەکتەرەکان مەسەڵەن کاکشوان تەمرینی ئەوەی پێکردن مەسەڵەن ئەیوت هەردی تۆ بایۆگرافی ئەمەیە باگراوندەکە و ئەمەیە ئەوەیە ڕۆژانە تەمرین یعنی بە 2 شەفت تەمرینمانە کرد بەیانیان و شەوان یان بەیانیان لە تیمەنەکانە بەڵێ ئەوە کاتی ئامادەکاریەکانە کاتی خوێندنەوەی سکرێپتەکەیە کاتی مەسەڵەن دەستنیشانکردنی هەر کەسایەتی خۆی و بایۆگرافی خۆی ئەناسێتەوە وەکوتم زیاتر لە حەدی خۆی هیلاک بوو کاکشوان و ئەکتەرەکان هەمووی ئەکتەری باشن یعنی ڕێزم بۆ هەرەمویان کە ناتوانم ناویان بێنم داوای لێوردن لێک بەیەکیانەکەم بەڵام هەمووی لە ئاستێکی باشە هەمووی مامۆستان هەمووی ئەکادیمین خەڵکی باشن و تایەتی هاویە یعنی هەر خۆی تایەتی مەوهیبەکە تایەتی یەکەم جارێتی دووەم جارێتی دەرکەوێ بەڵام بە 3 سینی زۆر کورت بە 2 سینی زۆر کورت بینەرێکی زۆری ڕاکیشا بەلای خۆیان هەندێک لە لەختەکان لە کاتی بینینی هەموو فیلمەکە کاکسیروان لە خەیاڵی بینەرە ئەمێنێتەوە یەکێک لەو لەختانەی کە من ئێستاش کە ئێستا لە کاتی بینینی ترەلێرەکەشە هاتەوە بیرم جوان لە خەیاڵم بەهێز ماوەتەوە ئەو دیمەنەیە هاوکاتکردنی دیمەنی ئەوەی کە لە بەندیخانە زندانیەکان لە حەمام خۆیان نەشۆڕن لە کاتی شۆڕنەکەیە سەمایەک و هەڵپەڕکەیەک دروستە بێ لە نێوانیانە لەگەڵ ئەمەی کە هاوکات کراوە بۆ حەفلەی زەماوەنی هەواڵی گەیشتنی هاوسەرەکەی دیمانە بێ کۆتێکەڵە کرد بەڵام زۆر جوان تێکەڵ کێشیەکەی باسێکی ئەم لەختەمان بۆ کەەوە خۆت بچ بەتایبەت لەختێکی دیکەی فیلمەکەت کە ئەیبینیتەوە ینی ئەڵەی ئەمە شتێکی زۆر تایبەتە نامێ سپۆیلی ئەو کەم مەسەڵەن ئەمە وەکو من بەڵێ تۆ خۆت بینیتە بەڵام چکە فیلمەکەشتا لە نمایشە نامێ زۆر باسیکەم بەڵام وەکو ئەوەی کە لای تۆ ماوەتەوە لای بینەریش ماوەتەوە ئەو دیمەنی حەمامەیە و لای هەموو کرۆکە ئەو دیمەنی حەمامە تایبەت بوو یعنی هەمووی خۆی بۆ حازر کرده بوو دیمەنێ بوو لە کاتی خوێندنەوەیە مەسەڵەن دڵمان پڕە بوو لە کاتی ئەکتینە پرۆڤەیە دڵمان پڕە بوو پێی مەسەڵەن هەموو کرۆکە خۆی بۆ دیمەنە حازر کرده بوو یعنی کە ئەمانوت کەی ئەگەینە ڕۆژی حەمامەکە قورس بوو مەسەڵەن ئەو ڕۆژەی کە ئەو دیمەنەمان نوێنەگرت سارد بوو لە ئەو حەمامەمان دروست کردەوە ئێمە 2 تەنکی ئاوی سەربانمان هەبوو گەرممان کردبوو فریای 2 شۆت ئەکەوتین یعنی جاری یەکەم کە کردمان وتمانی عادە جاری دووەم ئەوەکە سارد بۆ بڕواکەی بەو یعنی زۆر سارد بۆ ئەو کاتێک ئێمە تەسویرمانە کرد هەڕق بوونەوە ئەکتەرانە ئەو دیمەنە یەکێ بولوانەی کە کاکشوان خۆی بۆ نابەوە یعنی هەموو جارێکەی سیران کە گەیشتمە دیمەنی حەمامەکە ئەی من ئاگام لە هەموو ئەکتەرەکانی ترە بێ بەس تۆ لێ ئاگاو لە من بێ یعنی زۆر خۆمان بۆ ئامادە کرده بوو و یەکێ لەو دیمەنانەی کە وەکو کاری DOP کە من زۆر حەزم لێتی لیا خەیبەر زۆر هیلاک بوو زۆر ڕێزمێ بۆ خەیبەر کە دواییان سەرباسی خەیبەریش باشە
بێحەت جوانە یعنی یەک شۆتە ئەو دیمەنە 4 بۆ 5 دقەیە هەمووی یەک شۆتە بە بێکات ئێمە لە مۆنتاژا کاتمان کردێتەوە و یەکێکە لەو دیمەنانەی کە هەموو ئەکتەرەکان لەویا بە کۆمبارس و بە ئەکتەرەوە بەکوتم خۆی بۆ ئامادە کرده بوو قورسترین وابزانام سین بوو بەلای منەوە کە ئێمە کردمان و ئەوە بووکە فیدباکێکی زۆر باشیە بوو و خەڵک زۆری بەدڵ بوو زۆر باشە یەکێک لەو ئەکتەرانەی یعنی بەڕاستی کە زۆر مامەڵەکردن لەوانەیە لەگەڵ یا قورس بێ کە تۆ پێی بڵێ ئەم شێوازە نوادنە ئەو مناڵەیە کە باست کرد تۆکو دەرهێنەرێک چۆن کاتی مەشەدەکان یان کاتی ئەوەی کە دایکی بێتاقەتە یان کاتیەوەی کە بیری باوچیەکە یان کاتێکەی بم بۆ سجن بۆ لای باوچی شوازی مامەڵەکردن قورس نەبوو بۆ تۆک دەرهێنەرێک وەڵاهی وەکوتم ئەو مناڵە قورس هەر دۆزینەوەکەی قورس بخۆی بەڵام ئەو مناڵە مۆهیبەیەکی تایە تالنتێکی تایە مەسەڵەن بەنمونە ئەکتین کۆچ کاکشوان کەمترین هیلاک بوون لەگەڵ ئەوە هیلاک بوو هەر کە دوو دیالۆکی لەگەڵا دوتی سیروانە مناڵە تاواپڕەوەی نایەت وتی یەکسەر بۆ سەر سێت حازرە ئەوەی منەوەی لێرە سوپاسیکەم دایک و باوکێتی کە زۆر احتیمامیان پێیە ئێمە سکرێپتەکەمان نابووە دیالۆگەکانی خۆیمان نابووە ئەوان لە ماڵە بۆیان شیە کردە بۆیان شەرحەکرد کە کەسایەتی تۆ چۆنە چۆن نییە بڕوا بکە لە سەر سێت لە کاتی وێنەگرتنە بە دەگمەن هەمان بوو دوو جار ئێعادەی ئەو مناڵە باشە یعنی هەموو بە یەک جارە کرد مۆهیبەیەکی سەیری تایە یعنی من ناتوانم خۆم بکەم بە پاڵان بەسەر ئەو مناڵە بەڵکو ئەو مناڵە خۆی مۆهیبەیەکی زۆر چانسێکی باشیشە لەو تەمەنەوە بە فیلمێکی ئاوا باش دەست پێ بکەی بۆ قۆناغەکانی تریێزانی چەند باشە ئەنج با بینە سەر بەشەکانی تر بینە سەر کامێرە کاری وێنەگرتن وەکو دەرهێنەر اختیارکردنی وێنەگر و ئەو ستافێکە لەگەڵیاتی چۆن بوو چونکە ئەچینە سەر بەشەکانی تری فیلمەکەش خەیبەر خۆم دەستنیشانم کرده بوو مەسەڵەن پێش ئەم ئیشە تقریبان 5 ساڵی پێچ و بەعام بەنووسین 2 ساڵێک ماینەوە ساڵێک ئامادەکاری بەگشتی 5 ساڵی پێچوو بەڵام من 1 ساڵیان لەسەر خەیبەر وەستا یعنی نەمویست توانای دەرەوە بەکاربێنین مەسەڵەن چەند اختیاریان بۆ هێناین مەسەڵەن DOP فلان فیلمی ئێرانی DOP فلان فیلمی تورکی DOP بەڵام من ئیسرارم لەسەر خەیبەر کرد خەیبەر توانایەکی ئەتوان بڵم لە خۆی زیاتری هەیە هەم خۆمی تیابینەوە خەیبەر مەسەڵەن منیش خۆم پێشتر کە کاری DOP بکردووە لەگەڵ دەرهێنەرە ئیشمە کرد ئەموت خۆزگە ئەو کاکە بەدڵی منە بوو مەسەڵەن خەیبەر زیاد ئەرکەکەی خۆی وەکو سینەماتۆگراف ئەرکیتری هەبوو مەسەڵەن سکرپت ئیدیتەر بوو لەگەڵ کاکشوانە مەسەڵەن مەسائلی پۆست پرۆداکشن خەیبەر ئەمووی ئەوانەشی گرت بۆ ئەستۆی خۆی مەسەڵەن لەگەڵ کەلەرستەکە داعانیش بۆ ئیشی کەلەر ئەوانە بەڕاستی خەیبەر هیلاک بوو ئەتوان بڵێم ئەگەر بەشی نەخۆم خەیبەر بەشێکی زۆر سەرێکی ئیشەی فیلمی ئالوودە بوو لەگەڵ دەستخۆشی لێکن کرد ڕاستی ئەو تۆنە کە هەڵبژێردرا بوو بۆ ڕەنگی دیمەنەکان زۆر ئەواتوان مەسەڵەن بە تەنسیق کرا لە بینی من خەیبەر خاتوبیان ڕەشیدی کە ئیشی ئارت دیزاینەرێ کرد کەلەر پالێتەکەمان حازر بوو یعنی ئەمە پێش وێنەگرتن کەلەرەکەمان حازر بوو ینی ئەمان زانین بە چ ڕەنگە ئیشەکەین مەسەڵەن ئەچوینە شوێنێکەوە خاتوبیان نەویت ئەم دیوارە ئەم ڕەنگەیە ئەو باگراوندا ئەو ڕەنگەیە ئەو جلە ئەو ڕەنگەیە لەگەڵ ئەو ڕەنگەی ئێمە ئەگونجێ ینی ئەویش خاتوبیان مەسەڵەن لە پری پرۆداکشنە ئەویش هەموو شتێکی حازر بوو هەموو ڕەنگێکی حازر بوو ینی کە ئەچوینە سەر سێت پێویستیمان بەوە نەبوو بڵین چی ئەگونجێ لەگەڵ چی ناگونجێت چکە پێشتر هەموو شتێکمان حازر بوو باشە بینە سەر ستافی پشکامێرە هەم لە ڕووی بەرەمهێنەرەوە لە ڕووی ئەو ستافێکە ئامادەکاریەکان بۆ مەشەدەکان ڕووی ئەوەی کە تۆ کۆمەڵێکت کۆ کردبەوە کار ئاسانیەکی باشیان بۆ شەکەی تۆ کردو ئێستا ئەم ستافانە هەن ئەم ستافێکە لە پشکامێرە لەگەڵ تویا بوون تا چەند هاوکارت بوون کە توان لە فیلمەکەیە بە باشی ئیش بکەن حەزەکەم من لێرە یەکشت بڵم مەسەڵەن ئیشی فیلم یەک پاڵەوانی تیانە بێ کەس ناکرێت ئیشی دەستە جەمعیە مەسەڵەن ئەوەی من لەم ئیشەیە کە بەشایەتی هەموو کرووەکە و ئەکتەر و هەمویان هەموویم دەستکراوە کرد مەسەڵەن کە
لە مەجاڵەکانی ترا ئیشکەن مەسەڵەن ئیشی بەتەنیا من نەبوو ئیشی هەرەومان بوو مەسەڵەن من بەتەنیا خۆم نەبووم سێ هاوکارم هەبوو مەسەڵەن کاکە ژیر نازیلە کاک ئاران مەسەڵەن کا خەیبەر 5 کەسی لەگەڵا بوو بەڵام ئەوەی کە سوپرایزێکی گەورە بوو بۆ من لەم ئیشەیە بەری کەوتمەوە مەسەڵەن کە پرۆدیوسەرەکان بۆ منیان کرد دوای لەسەر مەسایلی باسی پرۆدیوسەرەکان هاوڕێ و هاوکاری گەنجی و مناڵیم ئەحمەد ناتق بوو کە ئەوە زۆر دڵخۆشکەر بوو بۆ من دوای تقریباً 20 ساڵ بەیەکەوە ئیشمان کردەوە و ئەحمەد ناتق یەکێکە لەو کەسانەی کە لەم ئیشە تەجاوزی زۆر ئیشی تری کرد وەتوان بڵێم ئیشی سەوت و دیزایانی سەوت و ئەوانە لە ئاستێکی زۆر باڵایە بوو ینی 100 بارە 1000 بارە سوپاسێکەمەوە دیسان کە سوپاسی کاک چەکدار و کاکسەر هەڵدان و کاک دێرینەکەم کە ئەحمەد ناتقانۆک و هەدیەیە گەڕانەوە بۆ لە ئوسترالیا بۆ فیلمی ئالوودە یعنی یەکێ لەوانەی کە زۆر دڵخۆشکەر بوو بۆ من ئەحمەد ناتق بوو دەستی کاکە هەر هەموویان خۆش بێت جا لە دیمەنەکانی فیلمەکەیە ئێمە هەندێک لە ئەکتەرەکانمان ئەبینی ئەمان ناسیم بەڵام ڕوخساریان زۆر زۆر جیاواز بوو واتە میکەپێکی زۆر جیاواز و جوانیان بۆ ئەوەیە سەر ئەوە لامو بەرنامێکاڵن ناخۆشترین شت چی بوو لە ئیشەکە و خۆشترین شت چی بوو لەمێ خۆم باسیەوەیان بکەم ناخۆشترین شت بۆ ئێمە لەم ئیشەیە ئەوە بوو کە کەسات خەڵکمان هەبوو بۆ میکەپ حاضر بوو ینی میکەپ ئارتیستمان هەبوو 3 ڕۆژمان ماوە بچینە سەر سێ وتی نایکەم پەشیوان بۆ یعنی ئەژنۆمان شکا کەسمان دەست ناکەوتەوە لە پڕا کەسێک پیا بوو لە هەولێرەوە کاکە محەممەد منوێ لەورە زۆر زۆر سپاسی بکەم خۆی دوو هاوکاری کە هات ڕاستەکە یەکەم جار وتم بە ڕواڵە دوتم باوەڕ ناکەم بە کاڵکمان بێت تیان با تێستیکەین تێستمان کرد یەکەم تێست کە پێمان کردوان تێستی ئەو شوێنەی کاکشوانمانەیە بیکەیت کە کردی وتم چەنە پێچێتی 2 ساعت وتمان ئۆکێ بە 2 ساعتێکی بیکە بە 2 ساعت کردی وتم ئەی لەسەر سێت وتی 2 دقە بەڕاست وتی فەرقی زۆرە 2 ساعت بۆ 2 دقە زۆر زۆر بوو تووشی شۆک بووین بەڕاستی زۆر سەریع بوو و دەسوپلێک ئەکادمیە کەسێکی زۆر ئەکادمی زام هاتوتە بەڵێنامان بۆ پرۆگرامەکەمان ئەوەی سیر بوو پێش 3 ڕۆژ پێماوت هاتە سلێمانی ئیشەکەی لەگەڵا کردین و بەبێ ئەوەی یەک لەحزە خۆی و دوو هاوکارەکەی خات و نور و خات و ڕۆشنا بەبێ ئەوەی یەک لەحزە دوامان خەن یعنی ئەوەی لە پێشەوە کەسێکە حاضر بوو میکەپ بوو یعنی ئەوە نەبوو من لە ئیشی درابەری کەوتوم دایمە ئاوەستاین لەسەر میکەپ توانە بابەستین میکەپ تاوە نەبووی نەخێر تاوە نەبوو مایەتی بەڵام ئێمە لە پێشەوە کەسێکە میکەپمان حاضر بوو و زۆر زۆر پرۆفشناڵانە ئیشیان تیا کرد بەڕاستی دەستیان خۆش بێ بێکمان هەمووی جێ دەستی دیار بوو لاموشی گرنگتر ئەوەیە کە هەمووی بۆ ڕۆحێتە ئیشە کرد کە خۆی لەگەڵ فیلمەکەیە ئەژیا ینی هەست ئەو فیلمەر کە سیناریۆکەی کە تویاوتە تێ لەگەڵ یا ژیاوە بە ئەکتەرتەوە بە کامێرەمانەوە بەوەی کە میکەپ ئەکا بەڵام من لێرە باجا کۆمەڵە پرسیاری کە بکەین کاکسیروان ینی ئێستا ئەوەی کە فیلمەکەی بینیوە خۆی زانێ فیدباکی چێوەیشی کە نەچووە ئەوێ بچێت پرسیاری لا دروسە بێ بە خۆشمەوە سیروان محەممەد دوای ئالوودە بەردەوامە بێ لەوەی کە جارێکی تر فیلمی تر بەرەم بێنێت وەڵی خۆی ئالوودە من وەکو یەکەم تەجروبەی فیلمی درێژمە کە ئیشم تیا کردووە تووشی بەڵایەکی کردوم مەسئولێتێکی قورسی خستوەتە سەر شانت ینی طبعا بەردەوام بم ئەبێ بەردەوام بم و ئەگەر لە ئاستی ئالوودە بەرزتر نەتوانم دروست کەمیان بنووسمەوەیان ئیشی تیا بکەم ناچار بۆستم بەڵام ئەوەی کە وام لێکە ئستمراریەت هەبێت و بەردەوامی هەبێ مثلا کۆمەڵە برادەرە کۆمەڵە هاوکارە کۆمەڵە مثلا ئالوودە خۆیەتی فیلمەکەیە بەڵێ بێ بەردەوام بوو هیچت لە خەیاڵە هەیە ئێستا تقریبا باشە بینە سەرەوەی کە لە دوای نمایشکردنی فیلمی ئالوودە گۆرانیە کلیپێک بەرەم هاو کە هەر یەکێ لە ئاکتەرەکانت هەردی سەلامی خۆی گۆرانێکەوت ئێستا لە ترێندی یەکەمایە لە عێراقا باسێکیەوەمان بۆ بکەین کە لەگەڵ ئەوەی فیلمەکەت
ئێستا بینەرێکی زۆر باشی تێپەڕانەوە لە ئاستی یەکەمایە کە ئێمە پێمان خۆشە تۆ لەگەڵ ستافەکەت لەگەڵ هاوکارانت لەگەڵ بەرهەمێنەرەکانت بتوان ئەم فیلمە بچێتە دەرەوەی هەرێمی کوردستانیش کارتان لەسەر ئەم بابەتانە لە کامیانە دەست پێ بکەم بەکە لە کاتی پرۆڤیا بوون خۆی کاگەردی ئەم گۆرانی وتبوو پێشتر لە کاتی پرۆڤیا بووین وتی من گۆرانیەکەم هەیە پێشکەشەکەم بە فیلمەکە گوێوان لێگرت ڕاستەکەی بەدڵمان بۆمان زۆرمان بەدڵ بوو بەڵام ئۆکەوتان ئەما بێ بە گۆرانی فیلمی ئالوودە یعنی ئێستا ئەم گۆرانی کاگەردی سەلامی گۆرانی فیلمی سینەمای ئالوودەیە دوای تەواوبوونی فیلمەکە لەگەڵ کارزانی مۆنتێرا کارزان حسێن کە زۆر دەستخۆشی لێکم ئیشێکی مۆنتاژمان بۆ کرد هەر سینەکانی ناو فیلمەکەمان لەگەڵا تێکەڵ کردەوە ئەو بوو دەنگانەوەیەکی زۆر باشیە بوو لەسەر ئاستی عێراقا ترێندی یەکەمە وابزانم یەک گۆرانی کۆری هەیە پێشی کەوتۆتەوە لە ماوەی کەمتر لە مانگێکە 1,200,000 بینەری تێپەڕان و ئەویش زۆر باشە جا بینەری فیلمەکەش هەرتوانێتی ڕێکۆردەکان تۆمار بکە باسێکی بینەرەکانمان بۆ بکە هاکو ئێستا بۆ نمونە ئامارێک هەیە چەند کەس لە سلێمانی یان بە شێوەیەکی کشتی بینەری بووە تقریبا لە سلێمانیە تا ئێستا بەم وەزعی اقتصادی و بەم زروفی بێمەعاشی بەو هوینەوە ڕیکۆردێکی بەرزی هەیە ئالوودە تەنها لە سلێمانی 35,000 بینەری تێپەڕانەوە تا ئێستا و تا ئێستا نمایشیش بەردەوامە گەر بێمە سەر ئەو پرسیاری دووەمانی بۆی پلانمان بۆ ئەوی کە بچێتە شارەکانی تر بەڵە لە پلانمانە هەیە لەگەڵ پرۆدیوسەرەکانە ڕانیەی خۆشەویست قەڵاتزێ چەند چەماڵ زۆر باش ئەمانە کە خۆیان داوایان کردو ئێمەش بە خۆشحاڵیەوە کارمان بۆ کردو لە ئامادەکاریان گەرمیان بردمانە کەلارتانە بردمانە هەڵەبجا لە ئامادەکاریان بۆ ئەوی کە فیلمەکە بەرینە ئەو شار و شارچکانی تری دەرەوەی وڵاتچی تاکۆستانەکان بردووە هەوڵ دەرەوەی وڵات جارێ لە کوردستانە هێشتا نمایش بەردەوامە دەرەوەی وڵاتیش پلانمان بۆ هەیە بەڵێ بێگومان من ئێستاش کە لەگەڵم قسەکردانەی خۆمانە ئێستا کاکشوان کاکتەری سەرچێ لە وڵاتی بەریتانیا پێگومانەوەش گۆڕی تایبەت گەڕایەوە دڵنیام لەوانەیە کە باسی فیلمی ئالوودەی کرد بێت و فیدباکیشیا بوو بێ لای ئەو کوردانەی کە لەوێ هەیە پێمان خۆشە باسێکیەوە بکەین کە لەم فیلمەیە کە خۆت باسی کرد بە تاکە کەسێ ناکرێت وەکو سیروان محەممەد تیمێک ئەم فیلمی دروست کرد تیمێک توانیان بەم شێوازە فیلمە دروستکەن کەەوەی کەی بینێت بێتە دەرەوە فیدباکێکی کەی هەبێ ینی تەنانەت ئەوەی کە زۆربەی کەسەکانیش کە چونە فیلمیان بینی و بەتایبەتی بینیمان کاقوبات پەیامێکی بڵاو کردەوە ینی لەسەر فیلمی ئالوودە قسەی کرد ئەمە بە خۆی لە خۆیە کە باسیەوەکە کە سینەمای تر بەرەو پێشەوە بێ بڕوا سینەما کاری لەسەر بکرێ تۆ بۆ تیمەکەی خۆت ئەم تیمە بەکارێنیتەوە بۆ ئیشی داهاتوت یاخۆت نە بەڕاستی لە کەیترینەکەەوە بڵین ببوورە زۆر داوای لێوردنیان لێکم کەواڵم لەو کەسەی کە چای تێ کرد هەتا ئەگاتە خۆم پاشا هەمووی ئەمەنە دڵ سۆزانە ئیشی تیا کرد ینی ئەسکەریانە ئیشان تیا کرد بڕۆ بکەین لە شوێنێکا خەوتین لە سجنێکا بوو سجنی چەمچەماڵ 20 دقە بەس لە جادەی قیرە و دوور بوو زۆر سارد بوو تەسەور ناکەیت چەند سارد بوو و دوو ژوورمان هەبوو تیا خەوتین کوڕەکان و ئەکتەرە کوڕەکان و مەسەڵەن کورۆ کوڕەکە تقریبا 20-25 کەسە بووین لە یەک ژوورا خەوتین ئەوانەی تریش 20-25 کەسە بوو لە یەک ژوورا خەوتن ئەوەنە دڵسۆزانە ئیشیان تیا کردووە بەڵێ نەک من خۆم وەک خۆم شانازی بەیەک بە یەکیانەوەکەم و پێویستە لە کوردستانە هەموو کەسێ ئەو کرۆ بەکاربێنێتەوە ئیشان لەگەڵا بکات و هەمووی من لێرەوە مێ سوپاسی زان کۆی ستاوانی بکەم ئەو گەنجانەکە ڕوا بکە کەسانی وایان تایە ئەکادمی من شتیان لێو فێرە بووم یعنی هەمووی تەمەنێکی پەرفێکت بۆ ئیشە ماندوو نەناس زیاد لە حەدی خۆیان هیلاگەکەن بەڵێ زۆر شانازیان خۆشیدە کە بتوانین زۆربەی کەسی وەکو کاکسیوان دەرهێنەرە بەڕێزەکان پشت بۆ ستافانە بەسن من یەک پرسیاری کەم هەبوو کورسات بوو یەکەم پرسیار بێ کورسات تا چەند پشتگیر بوو بۆ یەکەم پرسیار بێ کورسات خۆی هیچ دایمە پێشەنگە لەو شتانە مەسەرەن من بیرمە ساڵی 2000 فیلمی گێژاوی کردووە کورسات
خاک کورسات باردووکیان ئەو ئێمە سوپاسی کەم بە تایبەت کە بیرۆکەکەم لا باس کرد و سکرپتەکەم یا دەسی و خۆی لە دەرەوەی وڵات بە ڤۆیس قسەمان کرد و هاتەوە 5 دقەیە دانیشتین قسەمان کرد کاک دێرین لەتیف بوو بەڵێ باوەڕەکەم لەسەر دەستی ئەو کوڕا بتوانرێ هەنگاوی زۆر گەورە بەرە و پێش بچێ بۆ مەجای فیلم و سینەما و دراما و کللتور و لەبەرەوەی زۆر کورساتی خۆشەیە زۆر دڵسۆزە و کەسێکی زۆر زۆر پرفکتە لە مەجالەکەی خۆیان کە باسم لەگەڵا کرد وتم من ئەم خەونم هەیە بانەبرێ وتی من نایڵمە خۆنەوەی بمرێ ئەیکەم دوایتر لەگەڵ خاتو شانازە باسمان کرد شانازخان لێرە سوپاسی ئەویشکەم ئەویش کە باسمان لەگەڵا کردوتی یەکسەرتی بڕۆن بیکەن ئەوەی کە ئەمە لێرە سوپاسی کەم عینەن شت کۆمپانیای لایەنە گلۆب کۆمپانیای گلۆب بە تایبەت کاک چەکدار کاک سەرەڵدان هەڵبەت ئەم ئیشێکی هاوبەشە لە نێوان کورسات و کورد ڤیژن و کۆمپانیای گلۆب کاک چەکدار و کاک سەرەڵدان کاک چەکدار وەکو لەگەڵ کاک دێرینە وەکو کۆپرۆدیوسەر بوون کاک سەرەڵدان لاین پرۆدیوسەر بوو کۆمپانیای گلۆب لە پشتی ئیشەکەەوە بوو کورسات هاوکارێکی زۆر زۆر باشە و هاوکارێکی سەرەکی ئێمە بوو مەسەڵەن دایمە کاک ڕێکەوت لە پشتمان بوو کاک دلێر جۆڵا لە پشتمان بوو مەسەڵەن کاک دێرین خۆی سەرپەرشتیە کرد و هەرچیمان بوویستا لە کورسات بێد و دڵی ئەم بەکاری بێنن هی خۆتانە کورسات وەکو ناسناوەکەی خۆیەتی هەر ماڵی خۆشمانە ماڵی هەمووانە و ماڵی خۆشمانە کورسات جوانی ئالوودە لەوایە فیلمێکە هەموو کەسێکەتیایە بەشدار بووە لە هەر پۆستێکا بێ کورد بووە و ئەمەوە کات بەرهەمێکی تاوا کوردی بێ ئەوە جێی خۆشحاڵێکە هیچ توانایەکی دەرەکیتیانە بوو وەکوتم لە بچووکترین کەسێەوە تا پرۆدیوسەرەکان هەر هەمووی کوردی خۆمان و توانای خۆماڵین و هیچ لە توانای وڵاتانی تر کەمتریان نییە ئێمە دەستخۆشی لێکەین بە هیوای ئەوەی کە ئالوودە دەستپێچێک بێ بۆ سیروان محەممەد بتوانێت هەوڵباکاری باشتر لە سینەمایە بکات و ئێمە سپاس دەکەین بۆ ئامادەبوونێ ئەمەش لە دوای فیلمی ئالوودۆ یەکەم چاوپێکەوتنێتی کە لە پرۆگرامەکەیمەوە دەرکەوت دەستخۆشی لێکەین بە هیوای سەرکەوتنی فیلمەکە و لەرێشەوە ئێمە دڵخۆشین کە لە ڕێگەی دەرهێنەرەکەەوە ئاڵێن فیلمە بینە ڕانیە و چەمچەماڵ و چەندین شوێنی تر لە هەرێمی کوردستان بۆی خەڵکی ئەو ناوچانش بێپەش نەبن لە بینینی ئەو فیلمە دووبارە سپاس بۆ ئەمە سپاس زۆر زۆر بەخێر بێت زۆر زۆر خۆشحاڵ سپاس دەستخۆش